هەموو ڕێفراندۆم چین پارتی بوو کە ڕێفراندۆمی کرد بۆ سەربەخۆی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان زۆر بەخێر بێن بەیامی من بۆ هەموو گەنجان و لاوان و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەیە سەیری مێژووی حیزبەکان بکەن اینجا دەنگی پێ بدەن پارتیش وەکو هەمومان دەزانین مێژوویەکی ڕۆشندار و پڕشەنگی هەیە لە با بڵێن بەرهەمی سیاسەتی هەرێمی کوردستان پارتی ئەو حیزبە گەورەیە کە هەمیشە کوردستان و هەوارەی سیاسی کوردستانی پاراستووە ئێمە لە ماوەندە 5 ساڵی ئەخیر لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانەمان بەکردار بینی پارتی حیزبێکە کە هانی چنی ئافرەت دەدا ئەمەیان خەڵێکی زۆر زۆر گرنگە بۆیە ئێمە دەتوانین زۆر بەهێزەوە لەم حیزبە بەشدار بین پیش بۆ ئەم حیزبە بکەین بۆ سەرکردنی ئەم حیزبە بۆیە هیوادارم هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان باش ببینن مێژوو ببین ئێجادە چونکە پارتی حیزبێکە خاوەنی سەرۆک بارزانیە هەر حیزبێک ڕێبەر و ڕێنیشاندەری سەرۆک بارزانی بێگومان هەوڵ دەدات بۆ سەربەخۆی هەرێمی کوردستان پارتی حیزبی ڕێفراندۆمە ئێمە هەموو ڕێفراندۆم چین پارتی بوو کە ڕێفراندۆمی کرد بۆ سەربەخۆی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بۆیە پارتی هەمیشە یەکەمین هەنگاو و ئامانجی ئەوەیە کوردستانێکی سەربەخۆ دەوڵەتێکی جوان لە کوردستان دروست بکات بۆیە ئێمە پێویستە بزانین کە نرخی پارتی چییە بیر بکەیتەوە دەنگ بە پارتی هەرێمی